بەنامی خۆی سڵام عەلەیکم. ئایزا وەشەویسە فرەوەش حاڵەنا دیدارەتەرە نانا خزمەتتانێ ئیجارە دیدارەکە حەقم سەر و زوانیۆ نییە باس و زوان و واچەکامان مەکرد و هۆرامی زوان ساعی مڵک ئانێما کە باخما هەن هانەما هەن ئانی کە خوای باخ و هانە دێنمێ پەنە هین و وێمانە هین و خوای ئیتر با بەزەمەوە وێ مارە بەزەما بێەوە دار و درەختەکە مارە بەزەما بێەوە بێزوانەکە مارە ئاژەڵەکامە ئیتر هانەوچە و بەهین وێمان نەزانمێ سڵام کرد و گر لێوە سڵام کرد و گر لێوە ئیتر وەسن پەرچین و باخی پەرچین و مڵکی و پەرچین و هانەی یعنی فرەفرە عیبا ئەنە عیبا ئیتر گولا چانەی عیبتەر نییە پەرچین کەری پێی هانێڵ پەرچین کەری پێ باخیڵ ئاژەڵە نەتاوە قمە ئاویشتەنەوەرۆ ئاژەڵە نەتاوە قڵمە ئاویشتەنەوەرۆ ئینسانە نەتاوە بێ دەسوودیمە سەر و هەسارەکە تۆ سەر و هانەکە تۆ دەسوودیمە گێر و سەر و توختانەکە تۆ نمێکێشکەرەوە گلەیەش کەرمێ چی وشکە ساڵیا و چی ئاپێسە برا من خوا ڕەحم بە چیشی کردو مشو نیەتەکا پاکی کەرمێ نیەتەکامان خاسی کەرمێ یەکلاییش کە وێمە یەکلایی کەرمێ پێ خوای ئا نیعمەتە دێنمێش پەنێ زانمێ بەکارش بارمێ تو کاتێک ویر تا بۆ ئا نیعمەتێ هەنێما هینی وێمان نییەنێ خوای دێنمێ فەرماوە دوێ ساڵێنە ئاوی نیەنە و واران نییە جگە زەرەری و جگە وشی بێ باخەکامان چەشمای سیفاڵەکردن جاوەروانەی ئیتر چێولای ڕجاتاوە نەکرد و پەرچین و باخەکە تا کردێ بەرەکە تا با قفڵشانە بۆ پۆ با پەرچینێ با بەڵام با بەرەکە تا قفڵشانە بۆ پۆ بایۆ تاوە بێسەر و هانەکە تۆ دەسوودیمە گێر و نمێکش کەرۆ کوچاوی بڵ بۆ وڵاخەکەش ئانچ ماکە ملمێ بەرەو باخ و خەڵکی کەرمێ و بەرەو مڵک و خەڵکی کەرمێ و سەر و هانەکەش و ئاوی وەرمێ و دەسوودیم گرمێ بەگیانە مەسوولیەتەوە هەستکەرمێ ئی مڵکە مڵک و خەڵکە ئی باخە باخ و خەڵکین چەنیشمانیان زەرەرش نەدەیمێوەنە هاناوەکەش پیس نەکەرمێ کاتێکی ئەگەرێ مەینێ واتمی قفڵمەیە دێ بەرەکاتە پەنەما ماچە دەی باخەکەی ماوێرانێ با دێخۆ ئالیج ڕاز ماچۆ ئێمە با باخەکە شاوێرانی نەکەرمی و ئالیچێ با قفڵ نەدا بەرەکاشا و هاناوەکاشە بەرەسەر نەژەنە جاوەروانەی داواتاوە نەکرد و هۆرا میزوان ئێمە خوای گۆرەی ئی سروشت و ئی وڵاتەوە شەشە دێنمێ پەنێ بڕواتە بۆ هۆرامان دڵگیری و هۆرامانی وەشی هۆرامانی پێسە هیچ جاگەتەری نییە ڕەنگە ئێوە چادورە واچۆ وەشە هۆرامیێنە تەعەسوبە کە هۆرامانی جەگریاگە بە وەشتەرزانە منم نەگەڵانە وڵاتارە نەگەڵانە وڵاتارە بەڵام ئەنە پێم کریا بە وڵات و وێمانە گەڵا بوو کوردستان و عێراقینە یعنی بەڵێ یاگە وەشێما هەنێ بەس پێسە هۆرامانی نیاشتەنە کە ئینێژ ماچوو هۆرامان تاو واچ و دنیاە وڵاتی مەملەکەتێ تەری پێسە وەش نییە بەڵگەم قسەوێ منێنێ بەڵگەم شعرەوە شێخ عوسمانینە شێخ عوسمان سیراجەدینی ڕەحمەت و خوایش وەنەبوو کە فەرماوە تا چەند گێڵانێ نەخاکی جیهان نیاش سروشتەر وێنەی هۆرامان یعنی بەڕاستی ئاپیا عەزیمە فرە گێڵان وڵاتانە فرە گێڵان تەکیە و خانەقاش فرە وڵاتانە هەن بەڵام تەماشەکەری ئاگر وڵاتەوە شەشە دیێنێ فەرماوە نیاش سروشتەر وێنەی هۆرامان یعنی هۆرامان ئیتر هۆرامانە جاوەروانەی ئی وڵاتەوە شەما هەن خوای پێ ڕازنێنمێ با ئێمە بە کفرکردەی نیعمەتەکە و خوای وڵاتەکە ماوێران نەبوو کوفر و نیعمەتیانە بێ عەرزم کردی دێ بەرەو هانا بەرە نەژەن مێسەر و هاناوەکامان ئانش مەکەمەی مێسەر و هاناوە و هامسەیەکامان و قۆمەکامە و کەس و کارەکەمە زەرەر نەدەیمێ باخەکەیش و مڵکەکەیش و هانەکەیش جاوەروانەی پێ وەرە قەدر و نیعمەتەکە بزانمی تا خوای گەورە نیعمەتەکەش بەردەوامی کەرەوە پێما کاتێ وش فەرماوە لئین شەکەرتم لەئەزیدەنەکم شکرانەیشتە هەر بەدەم مەبوو شکرانە بەکردەوە بوو دڵەکاما وەراوەریەوەی پاک کەرمێ نیەتەکاما یەکلایی کەرمێ دڵی پیش وەسێن بغزوقین وەسێن چکاتێ ئینێ گر با بەبایس و نەمەنێ ڕزقی چێشا پێ ئێمە ئیسێ هانا و باخەکەمانی کە نەمەنێنێ هەمێڵاوارەنا بلمەوێ مارە شان دژدێ